ودي منطقة قال خوشة آوا وجهي خوشة بس ركنا خوشة قالك زحمتها خدمات كيمة و بجارایی که از تیم کشانه راستی جک خوشه جوی خوشه آوکا سارا یا خوشه جوی زور خوشه بس بیچک مشکل رقابانه توی نه رقابانه توی نت خوشن یعنی رقابه گل زور نخوشه ئەمە وەک هیوایەتێک لە پێشە من خەریکی مێشەنگوێم بووم چەند ساڵێکە نزگەی 7 ساڵێکە وەک هیوایەتێ و تقریبا 2 ساڵێ 3 ساڵێکشە حەزم کرد گەورەی کەمەوە کارەکەم دوکانێکم دانا این مێشەنگوێن هەنگوینی خۆماڵی هەنگوینێکی چاکە لە هەموو هەنگوینە باشترە ئەنواعمان هەیە لە کوردستانە هین شاخمان هەیە هەنگوینی دەرەجەیەک لە کەرکووک هین قەڵەمتۆزمان هەیە شتی چاک هین خوار و هین داری نەبووکمان هەیە هین سدر ئەوە زۆر شتێ چاکە ئەمەیان هەڵاڵەیە هین لە مێش بەرهەمەهێنین بەڕاستی شتێکی زۆر زۆر بەسوودە لەگەڵ هەنگوینە تێکەڵاو بکرێت بخورێت وڵی دەربارەی گەرمە چای فرۆشتن بەڕاستی تاوسانان نەختێ چای کەم دەفرۆشە وەک زمسانان نیە زمسانان 500 چای 600 چای فرۆشن بەڵام تاوسانان 200 چای 300 چای ئەو ناوە فرۆشێ ئەوش بە حکمیەوەی کە بەهۆی گەرماوە ئێستا حالێن لە کەلارە دەرەجەی حرارە 50 بۆ 52 ئەوش تاسیری کردە سەر بازار چای خەڵوز بە حکمیەوەی تۆزە لەسەر خۆی دەکوڵێ وەک ئاگرەگەن یا ئاگرەگەن زووتر دەیکوڵێنێ لای خۆمان چای خەڵوز معروفە خەڵ زۆرتر حەزیارە چای خەڵوز چای لەسەر دار ئەمانە خەڵ حەزیار لەمانەیە تر ئێمەش کڕیاری زۆرە چای خەڵوز بۆیە بڕیارماندا بکەینە خەڵوز چای شەوەنە ناخورێت بە زمسانان چای باشتر دەخورێت ئەوەیە بازارش نەختێ بەهۆی قەیران و تۆزە کەس بووە بۆهۆی ئەم لژنەی ناو بازار ڕۆمانە تاسیری زۆر کردە لە بازار